ئایا کۆشکی کرێملین تاران دەکاتە قوربانی بەرژەوەندیەکانی خۆی؟ وەزیری دەرەوەی رووسیا لە تاران بە شوێن چیدا دەگەڕا؟ تاران لە ژێر گوشار و هەڕەشەدا دانوستانی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکادا ناکات. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران وایوت. هێشتا دەرفەت بۆ چارەسەرکردنی ئاشتیانەی پرسی ئەتۆمی ئێران لە ئارادایە. ئەمەشیان وتەی سێرگەی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا بوو. وەزیری دەرەوەی رووسیا ڕۆژی سێشەممەی ئەم هەفتەیە بە سەردانێکی یەکڕۆژە و بۆ ڕاوێژکردن لەگەڵ بەرپرسانی ئێران گەیشتە تاران. سێرگەی لاڤرۆڤ پاش نیوەڕۆی ڕۆژی سێشەممە لە وەزارەتی دەرەوەی ئێران و لەلایەن عەباس عێراقچیەوە پێشوازی لێکرا و جگە لە کۆبوونەوە لەگەڵ هاوتە ئێرانیەکەی خۆی لەگەڵ مەسعود پزیشکیانی سەرۆککۆماری ئێرانیشدا کۆبووەوە. لەم چەند هەفتەیەدا دووە بە دوای سەردانی میری قەتەر و وەزیری دەرەوەی عومان، ئەمە سێیەم سەردانی بەرپرسانی باڵای سیاسی وڵاتانی نزیک لە ئەمریکایە بۆ ئێران، واتە لە ماوەیەدا کە هەڕەشەکانی تەلەڤیڤ بوو هەروەها گوشاری واشنتۆن بۆ سەر تاران بە تەواوەتی چڕبۆتەوە. سەردانی ئەم بەرپرسە باڵایانە ئاماژە و هێمای تایبەت بەخۆی هەیە و ئەوەش لە کاتێکدایە کە هەفتەی پێش و سێرگەی لاڤرۆڤ لە ڕیازی پایتەختی سعودیا لەگەڵ مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا کۆبووەوە و باس لەوە دەکرێت کە جیا لە قەیرانی ئۆکرانیا و ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی هەردوو وڵات پرسی ئەتۆمی تارانیش گرنگترین بابەتی کۆبوونەوەی نێوان ئەم بەرپرسە باڵایانە بووە. پێشەوەی باس لە وردەکاریەم سەردانە و مەبەستەکانی سەردانی وەزیری دەرەوەی رووسیا بکرێت، باشترە ئەوە بیر بهێنینەوە لە ماوەیەدا کە مۆسکۆ لە بەردەم هەڕەشەی ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاوا بوو بەهۆی پرسی ئۆکرانیاوە، تاران لایەنگری خۆی بۆ مۆسکۆ نەشاردەوە و تەنانەت درۆن و تەقەمەنی هەناردەی مۆسکۆ کرد. بەمبۆنەوە تارانیش کەوتە بەر توانج و تەنانەت هەڕەشەی وڵاتانی دژبەری رووسیا. لەمڕۆوە بە ڕەچاوکردنی پەیوەندی گەرمی مۆسکۆ و تاران لەلایەکەوە و نزیکبوونەوەی مۆسکۆ لە واشنتۆن لە لایەکی دیکەوە، لەم نێوەندەدا پرسیاری سەرەکی ئەوەیە کە ئایا کۆشکی کرێملین چی لە تاران دەوێت و بەڕاستی ئەگەری ئەوە هەیە لەم ساتە وەختە چارەنووسسازەدا تاران بکاتە قوربانی بەرژەوەندیەکانی خۆی؟ ڕاستە بەرپرسان و میدیاکانی تاران لە ماوەی ئەم سەردانەتە کەمترین ئاماژەیان بە کۆبوونەوەی دووقۆڵی وەزیری دەرەوەی تاران و مۆسکۆ و هەروەها بابەتی ئەم کۆبوونەوە دوو کاتژمێریە نەکردووە. تەنانەت ئیسماعیل بەقایی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لە بەیاننامەیەکدا ڕەگەیاند سەردانەکە لە چوارچێوەی ڕاوێژکاریە بەردەوامەکانی نێوان ئێران و رووسیا سەبارەت بە پەیوەندیە دووقۆڵیەکان و پێشهاتە هەرێمایەتی و نێودەوڵەتیەکان بووە. بەڵام لە بەرامبەردا وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند لە کۆبوونەوەکەدا داهاتووی ڕێککەوتنی پرسی ئەتۆمی ئێران لەگەڵ ئەمریکا و زلهێزەکان تاوتوێکرا. هەروەها وەزیری دەرەوەی ئێرانیش پاش کۆبوونەوەکە ڕایگەیاند وڵاتەکەی لە ژێر گوشار و هەڕەشەکاندا دانوستانی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا سەبارەت بە بەرنامە ئەتۆمیەکەی ناکات. لەم ڕووەوە و بە سەرنجدان لە لێدوانەکەی عەباس عێراقچی و هەروەها بەیاننامەی وەزارەتی دەرەوەی رووسیا لەلایەکەوە و ڕەچاوکردنی دیداری ڕیازی نێوان دوو وەزیری دەرەوەی ئەمریکا و رووسیا لەلایەکی دیکەوە دەکرێت باس لەوە بکرێت سەردانەکەی وەزیری دەرەوەی رووسیا بۆ تاران بە مەبەستانەی خوارەوە بووە. یەکەمیان پاکانەکردن بۆ مۆسکۆ. رووسیا دەزانێت لە ماوەیەدا تاران بە تەواوەتی پشتیوانی لە مۆسکۆ کردووە و تەنانەت باجی قورسیشی لەم پێناوەدا جاوە. بەڵام لە ئێستادا کە مۆسکۆ بە تەنیایی لەگەڵ واشنتۆندا کۆبۆتەوە و دەیەوێت لەگەڵ ئەم وڵاتە ڕێککەوتن بکات، تاران هەست بە ناڕەزایەتی و خیانەت دەکات. بۆیە هاتووە پاکانە بۆ خۆی بکاتووەوە بسەلمێنێت کە لەم نێوەندەدا شتێک ڕووی نەداوە و دژ بە بەرژەوەندیەکانی تاران نییە و تەنانەت ڕێککەوتنی واشنتۆن و مۆسکۆ بە سوودی تاران دەبێت، چونکە مۆسکۆ دەتوانێت لەم ڕێگەیەوە بەر بە هێرشی واشنتۆن بۆ سەر تاران بگرێت و تەنانەت ئەم دوو وڵاتەش لە یەکتر نزیک بکاتەوە. دووەم، گەیاندنی پەیامی واشنتۆن بۆ تاران. بە سەرنجدان لە لێدوانەکانی هەردوو وەزیری دەرەوەی تاران و مۆسکۆ ئیتر گومان لەوە ناکرێت کە مۆسکۆ پەیامی تایبەتی واشنتۆنی بۆ تاران هێناوە و لەم بارەوە تارانی ئاگادار کردوتەوە کە لە ئەگەری ڕێک نەکەوتن لەگەڵ واشنتۆندا دەبێت چاوەڕێی هێرشی تەلەڤیڤ بکات و مۆسکۆش هیچی پێ ناکرێت. سێیەم، یەکلاکردنەوەی هەڵوێستی مۆسکۆ. هیچ دوور نییە مەبەستی سەرەکی ئەم سەردانە ئەوە بوو بێت کە مۆسکۆ ویستویەتی هەڵوێستی خۆی یەکلا کاتەوە و ئەوەی بە تاران ڕابگەیەنێت کە رووسیا بڕیاری خۆی داوە و بەم نزیکانە لەگەڵ ئەمریکادا ڕێک دەکەوێت. لەم نێوەندەدا تاران دەبێت ڕەچاوی بەرژەوەندی مۆسکۆ بکات.
کەواتە بە وردبوونەوە لە مەبەستەکانی وەزیری دەرەوەی رووسیا بۆ ئەم سەردانە لە پاڵ خوێندنەوەی مێژوویی پەیوەندیەکانی نێوان مۆسکۆ و تاران دەکرێت بانگەشەی ئەوە بکرێت کە لە بەرامبەر بێجەنگبوونی واشنگتۆن لە ئاست پرسی ئۆکرانیا هیچ دوور نییە لە ڕیازی پایتەختی سعودیا مۆسکۆ تارانی کردبێتە قوربانی بەرژەوەندیەکانی خۆی. مۆسکۆش لە بەرامبەر پرسی تاراندا بێدەنگ دەبێت. بەواتایەکی دیکە هیچ دوور نییە کۆشکی کرێملین بە ئاسانی تاران هەرزان فرۆش بکات و بیکاتە قوربانی.